بگریم بچینە جەم نوچەکانی هێمن محمود لە سلێمانیە هێمن ئەگەر زانیاریان زێدەتر لەسەر وێ جوینێ بدەیەمە هەیانەها شاندێن کیژان ئالی گەشتنە بارەگەیە مەکتەبا سیاسی. بەڵێ شوان هێشتا وەفدەکەی ئەو سێلانەی تر یەکگرتو کۆمەڵ بزوتنەوەی گۆڕان نەگەشتونتە بارەگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بڕیار بوو کاتژمێر 11 لێرە بن، بەڵام ئێساوە کاتژمێر 11 ئەو وەفدە نەگەشتونەتە ئێرە. ئێمە چاوەڕێی هاتنی وەفدی ئەو سێلانەی ترین بۆی بگەن بارەگای مەکتەبی سیاسی و وێنەکانیان بگوێزینەوە، بەڵام لە ئێستاە لە ناو بارەگای مەکتەبی سیاسی ئەندامانی کامەلا بەختیار لێپس باش ئەمەوێت بۆ باسکە مەلا بەختیار لێپساوی دەستی کارژێر لە هۆڵی مەکتەبی سیاسی و قادر حەمەدجان ئەندامی دەستی کارژێر، عومەر فەتاح ئەندامی دەستی کارژێر و وەفدە دانوستان کارەکەش کە سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی، قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت، فەرید ئەسەسەر ئەندامی سەکردایەتی ئەوان لە هۆڵی کۆبوونەوە هۆڵی مەکتەبی سیاسی چێتین چاوەڕوانی وەفدەکەی کۆمەڵ و یەکگرتو و گۆڕانن بۆ ئەوەی پێشوازیان لێ بکەن ئەم کۆبوونەوەی شوان لاکەڵ کۆبوونەکانی تررا جیاوازە لەبەرەوەی دەستەی کارژێر پێشوازی لە وەفدی ئەم سێلانە دەکات لەبەرەوەی تا ئێستا وەساون لەناو وڵای پێدەچی ئەوانیش پێشوازی لە ئەو سێلانە بکەن کە دێنە بارەگای مەکتەبی سیاسی، بەڵام ڕوون نییە ئایا ئەندامانی دەستەی کارژێری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سێ ئەندامن ئەوان بەشداری کۆبوونەوەکە دەکەن یان نا، بەڵام کۆبوونەوەکانی ئەکرێ لە بارەکەی مەکتەبی سیاسیانی سەرجەم کۆبوونەکانی تر کە کراوە هەموو ئەندامانی وەفدەکە بەشداریان کردواتە ئەو ئەندامانی کە وەفدی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستانن کە بەشداری کۆبوونەکانی تریان کردووە لە کۆبوونەوەی پێنج خۆڵی لە کۆبوونەوەی چوار خۆڵی کە سەردانی لایەنەکانیان کردووە هەر ئەو سێ کەسە بوون کە قوبا تاڵەبانی و سعدی پیرە و فەیدە سەسەر بوون. ئێساش جموجولێک دەبیندرێت لەلایەن ئەو هێزانی لێرەن پێدەچێت وەفدەکەی ئەو سێلانە گەشت بن. ئەمە وەفدی کۆمەڵی بەڵێ وەفدی کۆمەڵی ئیسلامیە کە محەممەد حەشیم ئەندامی مەکتەبی سیاسی، ڕێبوار حەمەد و تەبێژی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی، دانادارە ڕاوێژکاری مەکتەبی سیاسی و ڕاوێژکاری سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها ئەندامی لیژنەی نووسینەوەی دەسوور لەگەڵ وەفدەکەی کۆمەڵایە ئەوە گەشتنە بارەگای مەکتەبی سیاسی لەلایەن مەلا بەختیار لێپساوی دەسەی کارژێر، قادر حەمەدجان، سعدی ئەحمەد پیرە، قوبا تاڵەبانی، چێنەر عەلی جۆڵات جێگری دۆمی سکرتێری ئەنجومەی ناوەند لەلایەن ئەوانەوە پێشوازیان لێکراوە. ئەم تۆن بێ لە ڕێی لە وەرگرتووە کە وێنەکان بگوازینەوە. ئێستا لێرەن ئەندامەکان ئەوە پێشوازیان لێکرا و دەچنە ناو هۆڵی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. وەفدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکیان لەگەڵ وەفدەکەی کۆمەڵی ئیسلامی چوونەتە ژوورەوە و بەشێکی تریشیان لێرە ماونەتەوە، چونکە ئەوە بەگوتم ئەمان لە پێشوازی ئەو وەفدانن کە لێرەن. وەفدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شوێنی خۆیان وەساون چاوەڕوانی هاتنی ئەو دوولانی تر دەکەن کە یەکگرتووی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی گۆڕانن، ئەوان لە چاوەڕوانی خۆیاندان. ئەوەی کە ئێستا ماوە لە وەفدانات لە ئەندامانی ئەو وەفدەی کە لێرە ماون ئەندامانی ئەوەی کە وەفدی دانوستانکارێت تەنها قوبا تاڵەبانی ماوە لەگەڵ چێنەر عەلی جۆڵا ئەگنا ئەو سعدی پیرەش ماواتە ئەندامانی ئەوانی کە لە وەفدی مفاوزن تەنها فەیدە سەسەر چۆتە ژوورە لەگەڵ وەفدەکەی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەندامی دەستی مەکتەبی سیاسی. باش هێمن ئەگەر تە زانیاری هەبن شاندا گۆڕانکی بەشدار ببە ئەگەر زانیاری بەردەستە هەبن. شاندی بزوتنەوەی گۆڕان جەلال جەوهەر بەشداری کرد لەو کۆبوونەوانەیە و سێ کەسێک کە لەم شاندا هەندێک جار هەیە گۆڕانکاری تیاکرێ. یەکیان بەهار مەحموودە ئەندامی پەرلەمانی کوردستان و ئەندامی لیژنەی یاساییە، ئەوی تر کە ڕاون مەعروفە ئەویش ئەندامی پەرلەمانە لە بزوتنەوەی گۆڕان. زۆر جارێک ئیسماعیل لامی ڕێخەری ژووری یاسایی و ئەندامی جوات ئەوش بەشداریم کۆبوونەوانە دەکات. ئەنی بەشداربوونی ئیسماعیل لامی لەبەرەوەی کە ڕێخەری ژووری یاساییە و هەروەها ئەندامی جواتیشە کە لە کۆبوونەکان لە سلێمانین ئەوش بەشداریم کۆبوونانی کردووە، بەڵام ئەو کۆبوونانی کە لە هەولێرەکری ئەو بەشداری تێدا نەکردووە، تەنها ئەو دوو ئەندامەی پەرلەمانی فراکسیۆنی گۆڕان بەشداری تێدا کردووە کە ڕاون مەعروف و بەهار مەحمودن ئەمان بەشداریم کۆبوونانیان کردووە. لەبەرەوەی ئەم وەفدانە وەفدی لایەنە سیاسیەکان زۆرجار نوێنەری یاساییان تێدایە کە ئەو نوێنەری یاسایی لە پەرلەمانن. وەفدێکی تر هات ئەمە چاوەڕێ ئەوەی بزانێکن چێن ئەو وەفدانی کە دێنە ئێرە، بەڵام دیارە وەفدی کە هات بۆ ئێرە ئەوە ڕێگەمان پێ نادەن ئێمە
بچینە پێشتر محەممەد ئەحمەد لە ینی وەفدەکەی یەکگرتووی ئیسلامی کوردستان تەنها محەممەد ئەحمەد یاریدەدەری میدانی یەکگرتووی ئیسلامی و سەرۆکی وەفدی مفاوەزەکەواتە وەفدەکەی یەکگرتووی ئیسلامی کوردستان کەمی کردووە تەنها محەممەد ئەحمەد هاتوتە ناوبارەکەی مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستان یەکەمین حزبن کا بە تەنها کەسێک لە ئەندامی وەفدەکە بێ بە پێی زەنەرێنی کە دەست من گەشتووە کە ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەم کۆبوونەوانە بەشداری ناکات لە ئەمڕۆیە لەبەرەوەی لە ئێستا لە شاری سلێمانی نییە و لە پارێزگای هەڵەبجێ وەفدەکەی بزوتنەوەی گۆڕانش گەشتە بارەگای مەکتەبی سیاسی کە جەلال جەوهەر وەک پێشتر باسم کە لەناو ئۆتۆمبیلەدایە و هەروەها ڕابوون معروف لە ئۆتۆمبیلەکەی دواتر بەهار مەحموود لە ئۆتۆمبیلەکەی دوایە و کەواتە وەفدەکەی بزوتنەوەی گۆڕانش کە گەشتە بارەکای مەکتەبی سیاسی لە بەسێ ئۆتۆمبیلی جیاواز جەلال جەوهەر ڕابوون معروف بەهار مەحموود ئەمانە ئەندامانی وەفدەکانن ئێستا گەشتونتە بارەگای مەکتەبی سیاسی جێتی نیشتیمانی کوردستان بارخان ڕێگە نادەن کە قسە بکەن ئەو ئەندامانە وەفدی هەر سێلانەکە گەشتونتە بارەگای مەکتەبی سیاسی کێ نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەفدەکانیان پێشوازیان لە سێلانێکی تر کرد بزوتنەوەی گۆڕان وەفدەکان گەشتووە یەکگرتووی ئیسلامی کوردستان وەفدەکان گەشتووە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەفدەکان گەشتووە ئێستا وەفدی هەر سێلانەکە لە بارەکای مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی کوردستانن کە لەلایەن ئەندامانی دەستەی کارگێڕەوە پێشوازیان لێکرا لەلایەن ئەندامانی وەفدی دانوستانکاری کێتی نیشتیمانی کوردستان ئەم وەفدەکە وەفدێکی سێکەسیە پێشوازی لە لایەنەکان پێشوازی لە لایەنەکان کرد بەشداری کۆبوونەکان دەکەن هەر سێ لایەنەکە گەشتونتە بارەکەی مەکتەبی سیاسی ئێستا هەر چوار لایەنەکە یەکێتی گۆڕان یەکگرتوو کۆمەڵ هەر چوارێن لە بارەکەی مەکتەبی سیاسی نیشتیمانی کوردستانان پێدەچێت پاش شودان دەست بکەن بەو کۆبوونەوە چوار کۆبوونەوەی شوان بمبورە ئەمەگانی NRT لە سلێمانیە گەلەک سپاس بۆ زانیاری